بەناوی خوای گەورە و میهرەبان پاش ئەوەی کە ئێمە لە مانجی ڕابردوو داواکاریەکمان تۆمار کرد لەسەر کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە ئێمە بەپێی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری داوای ئەومان ئاراستەی کۆمیسیۆن کرد بە نووسراوی فەرمی ڕێکخراوی دیدار کە ئایا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان پلە بەرزکردنەوەی بۆ فەرمانبەرانی کردوتەوە یاخودنا بەڵام بەداخەوە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستان ئامادە نەبوو وەڵامی نووسراوەکەمان بداتەوە زانیاریمان پێ بداتن سەبارەت بە ئەوەی کە ئایا پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی کردوتەوە یان نا. ئێمە لە چوارچێوەی ئەو یاسایەدا هەستاین ئەوەی کە داوامان تۆمار کرد لە دادگای بەرایی شاری هەولێر ناوچەی هەولێر بەڵام خۆشبەختانە ئەمڕۆکە دانیشتنی دادگا جەلسەی دادگا بەڕێوە چوو خۆشبەختانە لە یەکەم جەلسەی دادگا داوایەکەمان ڕەت نەکرایەوە بەڵام حەسەب ڕەوانەی دۆسیەکەمان دۆسی ئەو بابەتە ڕەوانەی دادگای بەرایی شەشی هەوناوچەی هەولێر کرا بۆ ئەوەی کە بابەتەکە یەکلایی بکاتەوە. ئێمە لە ڕێگای خۆمانەوە نووسراوێشترمە ئاراستەی دەستەی مافی مرۆڤی دەستەی مافی مرۆڤ کرد لە هەرێمی کوردستان کە تایبەتمەندە بەو یاسایە خۆشبەختانە دەستەی مافی مرۆڤ بە ئەرچی و پیرۆزی خۆی هەستا و نووسراوی زەختکردنەوەی ئاراستەی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی کرد داواکاری ئەوەی کرد کە پێویستە کۆمیسیۆنی ڕاپرسی و هەڵبژاردنەکان ئەو یاسایە جێبەجێ بکات و زانیاری بداتە ڕێکخراوی دیدار سەبارەت بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران. لای هەمووتان ڕوونەکە یاسایەکی جوان لە هەرێمی کوردستان هەیە کە یاسای بەدەستهێنانی زانیاریە بەڵام بەداخەوە بەشێک لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانگەکان ئامادەنین ئەو یاسایە جێبەجێ بکەن لە کاتێکدا کە بەشێک لە ڕێکخراوەکان و بەشێک لە ڕاگەیاندنکار و ڕۆژنامەنووسە بەڕێزەکان داوای زانیاری دەکەن پێویستە ئەو فەرمانگانە ڕاستەوخۆ زانیاری بەو ڕۆژنامەنووس و یاخود ڕێکخراو یاخود هاوڵاتیە بدەن بۆ ئەوەی کە هەموو کارەکانیان بە شەفافی بەڕێوە بچێتن بەڵام بەداخەوە بەشێک لەو فەرمانگانە جێبەجێ ناکەن. ئێمە وەکو ڕێکخراوی دیدار لە ماوەی ڕابردوو لە شەژمانجی سەرەتای ساڵی 2023 راپۆرتێکمان ئامادە کردبوو بە ناوی ئەرکەکانی حکوومەت بەرامبەر مافەکانی فەرمانبەران بەڵام بەداخەوە بۆ ئەوەی کە بۆمان ڕوون بووە کە بەداخەوە جیاوازێکی زۆر کراوە لێوان فەرمانبەران بەشێک لە فەرمانگە و دام و دەستگاکان لە هەرێمی کوردستان بەبێ ئەوەی کە بە شێوازێکی ڕوون کە بۆ هاوڵاتیان ڕوون بکەنەوە کە ئایا بە چ پێوەرێک گونجاوە بەشێک لە فەرمانگەکان پلە بەرزکردنەوە بۆ فەرمانبەرانیان بکەنەوە و بەشێکی تری فەرمانبەران و مامۆستایان و ئەو فەرمانبەرانەی کە خزمەتی ڕاستەقینە دەکەن بێبەش بکرێن لە پلە بەرزکردنەوە. بەداخەوە لە هەرێمی کوردستان چەندین فەرمانگە پلە بەرزکردنەوەی بۆ فەرمانبەرەکانی کردوتەوە بەڵام مامۆستایان و چینێکی ڕاستەقینەش بێبەش کراوە لە پلە بەرزکردنەوە. ئێمە دەستخۆشی لەو فەرمانگانە دەکەین کە پلە بەرزکردنەوەیان کردوتەوە بەڵام پێویستە بە شێوازێکی ئاشکرا و ڕاست و دروست بێتن نەوەکو ئەوەی کە بە شێوازێک بێتن وەکو ئەوەی کە کارێکی قاچاق بکرێتن یاخود کارێک بکرێتن بەنهێنی بێ پێویستە هەموو دام و دەستگاکانی حکوومەت بە شێوازێکی ئاشکرا و ڕاست و ڕەوان کارەکانیان جێبەجێ بکەن. کۆمسیۆن هەڵبژاردنەکان بخۆی کۆتایی هاتووە ئێوە بۆچی داواکاتان لەسەوێ لە کاتێکدا لە سەرۆکایەتی هەرێم لە شوێنەکانی تریش لە بەرزکردنەوە هەبووە. ئێمە وەکو ڕێکخراوی دیدار نووسرامان ئاراستەی چەندین فەرمانگە کردیە خۆشبەختانە بەشێک لەو فەرمانگانەی کە پلە بەرزکردنەوەیان بۆ فەرمانبەرەکانیان کردوتەوە بە نووسراوی فەرمی ڕایانگەیاندووە کە پلە بەرزکردنەوە بۆ فەرمانبەرانیان یاخود بۆ چینێک لە فەرمانکانیان کراوەتەوە. سەبارەت بە پرسیارە جەنابیشت کە ئەو یاسایە 10 ساڵە هەیە بەڵێ ئەو یاسایە 10 ساڵە هەیە بەڵام بەداخەوە کە بەشێک لە فەرمانکان جێبەجێ ناکەن و زۆر جار گلەیی لە ڕۆژنامەنووس و دەستگا ڕاگەیاندنە بەڕێزەکان دەکرێتن کە هەواڵی چاواشە بڵاو دەکەنەوە بەڵام هۆکاری سەرەکی بڵاوکردنەوەی هەواڵێک ناڕاستی یاخود کەمێک بابەتێک تێدا بێتن ئەوە ڕاستەوخۆ فەرمانکان بەرپرسن چونکە پێویستە بپێ ئەو یاسایە هەر فەرمانگەیەک فەرمانبەرێک تایبەت بکاتن بەوەی کە زانیاری بدا بە ڕۆژنامەنووسان و ڕێکخراوەکان و هاوڵاتیان. داوای یاسایی لەسەر حکوومەت تۆمارە کە یعنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە. ئێمە وەکو ڕێکخراوی دیدار ناتوانین ڕاستەوخۆ داواکاری لە جیاتی فەرمانبەران تۆمار بکەین بەڵام هەموو فەرمانبەرێک مافی ئەوەی هەیە کە لە دادگای کارگێڕیەکان سکاڵا تۆمار بکاتن بە هیوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو مافە یاسایە بۆ فەرمانبەران بجێڕێتەوە پلە بەرزکردنەوە بکرێتەوە چونکە ناکرێ ئێمە لە یەک هەرێم بین یەک دەسەڵات بی یەک شوێن بیتن لە یەک ناوچە بین بەڵام بەشێک لە فەرمانبەران بێبەش بکرێن و بەشێک لە فەرمانبەرانی تریش جیاوازی بکرێت و پلە بەرزکردنەوەیان بۆ بکرێتەوە.